نەوەڵام نوکو خۆم ئەگەر چاوەڕێی حکوومەتی و دەسەڵاتی کوردی بم ئەو نەچاوەڕێ نیم هیچ چاوەڕوانێکم لە گەڕان یەک فلزنیە نەک دینارێک نەک هەزار دینار چکە ئەمان فێر بوون ڕەهاتون و خەڵکیش ئەو بارە ئەبا لەگەڵ ڕاستی ئەمە هەمومان ڕەهاتوین هەل ئەوڵەوە هاتووی نەگەڵیا بەڵام ئەمە لەکەیەوە کۆی کە عامی خەڵکی کوردستان ئەو ئەمەلەی هەڵچنیەوە لەسەرەوە ئەگەر بگەر بچێتە دەسەڵاتی لای دەسەڵاتی بەغات احتمال هەیە لەوە چێ بگەڕێتە بەڵام گرنگەکەوەیە ئەوان چۆن ڕێەکەون ڕێکەوتنەکە میمە لەوە چێ ڕێبکەون ڕاستە بەڵام پارەکە بدەنەوە بمانەوە چاوەڕێ بین ئەمان بیدەن بە ئێمە هەرگشتی واڕوونایە قەت ئەوان لە جیاتیەوە ئەیدەن بە شقا ئەیدەن بە ڤێلا ئەیدەن بە ئوتێلی پێنجە سێرە لەم لەولا دەن بە دوورگا هیچ چاوەڕێەوە نەبێ ئەو غەڵەتەی کردیان جاریشکە نایکەنەوە خۆیان پێ لەوەنن کە چەند ساڵ معاشی کاملمانیاوە بە خەڵک غەڵەتیان کردو مەسئولە گەورەکانەوەیان دەرکانەوە هەڵیان کردووە هەموو مانگە لە کاتی خوا و معاشی کاملیان داوە بە خەڵک پاشەکەوتی موچەکە ئەڵێ نەگەڕێتەوە ئەڵێ تا نێتە ناومەنجەڵەکە بڕا بە کەس مەکە موچیان کردەوە بە بینێکی سیاسی هەر کەس بۆ لای خۆی ڕاگەشە کرد کەس نازانێت بڕا بە کامیان بکە ئەوەی دیاتوە ئیتر ئێمەش حەزەکەین موچە بگەڕێتەوە اعتیادیەکە ئێمەش عیلاقی بە بەغاوە هەبێ اعتیادیە لەگەڵ بەغا پەیوەندی عیلاقی هەبێ باشترە کە کوردستان هەرسەر بە عێراقە 100 ساڵی کەش بێ ئەمە قەرارێکی ئەمریکیە بەریتانیە بە حیادی ناڵێ کورد ببێ بە وڵات بەدەست نە بەدەست منەوە نە بەدەستەوە نە بەدەست کەسە ئەگەر هاتووە موچانە بیگەڕنەوە بەشێکی ئیجابی زۆر چاکە بەدەگەر نەیگەڕەوە وەزەف و خانەچینە بێ بە سەحیە بۆ ئەوان ساڵان ڕابردوو سەید دایانەبری 12 نەبری ئەمە زیاتر باری فەرمانبەر و هینی قورس دەکرد وەدە عێراق ڕاستە زۆر ڕاستەکە زۆر ئیجابێت لەبەرەوەی لەگەڵ فەرمانبەر و هینە وازحە بە وازحی شتەکان تەڵاحکات